بە پێی زانیاریانەی NRT لە فەرماندە سەربازیەکانی بەرەکانی شەڕەوە وەریگرتووە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ و دەوروبەری بە 4 قۆناغ جێبەجێ دەکرێت و بەم شێوەیە قۆناغەکان دابەش بووە. قۆناغی یەکەم ناردن و کۆکردنەوەی هێز بوو لە میحوەرەکانی شەڕ، واتە ئەو هێزانی کە بەشدارن لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئامادەن. بەوەش قۆناغی یەکەم کۆتایی هاتووە. قۆناغی دووەم پێشڕەویکردنی هێزەکانە بەرەو سەنتەری شاری مووسڵ، بەڵام ئەم قۆناغە لە چەند بەشێک پێکهاتووە. بەشی یەکەم کۆنتڕۆڵکردنەوەی 200 کیلۆمەتر چوارگۆشە بوو لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە لە میحوەری خازر. ئەوەش لە یەکەم ڕۆژی ئۆپەراسیۆنەکەدا جێبەجێ کرا. لە میحوەرەکانی دیکەش پێشمەرگە ئۆپەراسیۆنی دیکە ئەنجام دەدات. بەشی دووەمی پێشڕەوی هێزە عێراقیەکانە بەرەو سەنتەری شاری مووسڵ کە پێکهاتوون لەم هێزانە فرقەکانی 9 سوپای عێراق، حەشدی وەتەنی، پۆلیسی فیدراڵی، دژە تیرۆری عێراق، پۆلیسی ناوخۆی مووسڵ لەگەڵ هێزەکانی حەشدی شەعبی کە ئەم هێزانە لە میحوەری گوێڕ و ناحەی گەیارەوە دەستیان کردووە بە پێشڕەوی بەرەو سەنتەری شاری مووسڵ و تا ئێستا چەند ناوچەیەکیان کۆنتڕۆڵ کردوتەوە. قۆناغی سێمی ئۆپەراسیۆنی مووسڵ چوونە ناوەوەی هێزەکانە بۆ سەنتەری شاری مووسڵ کە بەپێی ئەو پلانانەی تا ئێستا دانراوە پێشمەرگە و حەشدی شەعبی بەشدار نابن لە کۆنتڕۆڵکردنەوەی سەنتەری شاری مووسڵ، بەڵام سەرجەم هێزە عێراقیەکان بەشدار دەبن لەو ئۆپەراسیۆنەدا کە بە یەکێک لە گرنگترین قۆناغەکانی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دادەنرێت. قۆناغی چوارەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کە دوای کۆتایی هاتنی داعش لە مووسڵ دێتە ئاراوە پێشمەرگەش تێیدا بەشدار دەبێت، بریتیە لەسەر لەنوێ داڕشنەوەی هێزەکان و جیاکردنەوەی ئەرکی هێزەکانە کە هەر هێزێک ناوچەیەکی پێدەسپێردرێت بۆ مانەوە و پارێزگاریکردن لێی. بەڵام پێش دەستپێکی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و دەوروبەری ڕێکەوتنی لەسەرکراوە لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق و هاوپەیمانان. ونەر ئەحسان NRT. ئومێدمان وایە کە ئەمە ببیتە بناغەیەکی ئەساسی بوو پەیوەندی ئایندەمان لەگەڵ بەغدا.